گوێ بگرە برای بەڕێز، ئێستا ئامۆژگاریەکت دەکەم. هەموو کەس ژیانیان چۆن سەرەتایی هەیە و کۆتاییشی هەیە. لە نێوان سەرەتایی و کۆتاییدا کردەوەکانتە لە دنیادا. هەموو کەس لەسەر کردەوەکانی حسابی لەگەڵ دەکرێت. ئەو جاوابژی کە چۆنت پێخۆشەوە چۆنشت دەوێت. خۆتۆ بچۆک نیت، خوای گەورە هۆشی پێدات. دەتوانیت چاکە و خراپە لە یەکجیا بکەیتەوە. ژیانت بەڕێ بکە و ژیانەکەت تەواو بکە چۆنت پێخۆشە. زوڵم بکە، تەکەبوڕ بکە، خەڵک بشکێنە، هەر کارێکت پێخۆشە. بەڵام باش بزانە هەموومان بەرەو دەرگای پەروەردگار دەگەڕێنەوە. ئەو کات ڕاکردن لە حساب نییە، واستەکاری نییە، هیچ کەسش بەرگریت لێ ناکات. هەر کەسێکت ئازاردابێت مافی خۆی لێت وەردەگرێتەوە. بەخوات ئەمەسپێرم.